لا تیوار نیوز و سلااوان لەبێت من هودام سەرباسی تیوارتان پێشکەش دەکەم. باپی زانیاریەکانی تیوار 5 پۆلیس و ئەفسەرێکی پۆلیسی نێژنی تاوانی سلێمانی واتە مکافەحا دەستگیر کراون لەسەرەوەی ویستویانە تۆمەتبارێک دەستگیر بکەن. تۆمەتبارەکەش هەڵاتوە و دواتر تەقەیان لێ کردووە. لە ئەنجامدا تۆمەتبارەکە کە شۆفێری تەکسی بوو بریندار بووە. لە 24 کاتژمێری ڕابردوودا زیاتر لە 950 سەرپێچی لە کامێرەکانی ئەتوچووی نەو شاری سلێمانی تۆمار کراون. ئەوەش لە کاتێکدا یە کامێرەکان تازە دانراون و دەستیان بە تۆمارکردنی سەرپێچی کردووە. واتسن ڕایگەیاند بۆردومانەکانی ئەمریکا دوژمنکارانەیە. لە جی ئەمریکا سکاڵا تۆمار دەکەین. با توندی دانەی دەستدرێژی ئەمریکا بۆ سەر هەردوو پارێزگای بابلۆن بار دەکەین کە تێیدا بۆردومانی چەند بنکەیەکی حەشتی شعبی کردووە. ئەمڕۆ چوارشەممە محەممەدی حاجی مەحموود سەرۆکی پارتی سۆسیالیستی دیموکراتی کوردستان بە میدیا حیزبەکەی ڕاگەیاند. حکوومەتیێرێن بە هیچ جۆرێک سەرکەوتوو نەبووە لە حکومڕانی لە ماوەی 32 ساڵی ڕابردوودا لە ڕێی چەند حیزبێکەوە تەنها سەرقاڵی بازرگانیکردن و دانانی گومرگ بووە. دەستگای یاسای شارێم ڕایگەیاند هێزەکانی یاسایشی ڕۆژاوی سلێمانی با چەند تۆمەتێک و با فەرمانی دادوەری لێکۆڵینەوەی یاساییش لە ڕۆژانی 18 تا 22 کانونی دومی 2024 توانیان لە سنووری بەڕێوەبەرایەتیەکەیان با تۆمەتی هەڵگرتنی چەکی بێمۆڵەت و تەقەکردن و دروستکردنی پشێوی ئاژاوەگەڕی دا کەس دەستگیر بکەن. لە ڕاگەاندراوەکەدا کە ئەمڕۆ چوارشەممە دەری کردووە دەستگای یاسای شێرەم دەڵێت لە ئێستادا تۆمەتباران با مادەکانی 413 و 342 و 495 لا یاسای سزادانی عێراقی پەڕاوی لێکۆڵینەوەیان بۆ کراوەتەوە و دۆسیەکانیان ڕادەستی یاسا کراون. سەرباسی تیوارم پێشکەشکردن شاد بن.